ماسۆنیەت چییە؟ عەبدوڕەحمان ئیبن خەلدون زانای فکری کۆمەڵایەتی دەڵێت ئەگەر ویستت پێناسەیەکی دروستت دەست بکەوێت دەبێت دوو کەس یان دوو بەرە نەبن بەسەر چاوەی زانیاریەکەت. یەکەم کەسێک کە لە ناویدایە، ئەو کەسە ناتوانرێت پشت بە زانیاریەکەی ببەسترێت چونکە زیادەڕەوی دەکات لە باسکردن و ستایش دەکات. دووەم کەسێک یان بەرەیە کە دژە، لەم بەرەشدا زانیاریەکی دروستت دەست ناکەوێت چونکە کورتڕەوی دەکات لە زانیاری و شتەکان وەک دژ دەناسێنێت و خاڵە ناشرینەکان تۆختر لەوەی هەیە نیشان دەدات. فاکتەری زۆر زانیاری نادروست کە ئەمڕۆ لامان گەڵاڵە بووە لە کۆی پرس و کایە جیاوازەکان بۆ لە بەرچاو نەگرتنی ئەو دوو خاڵە دەگەڕێتەوە. ماسۆنیەت نمونەیەکی بەرجەستەیە لە ئێستادا. ئەم راپۆرتە دەیەوێت زانیاریەکان لەسەر ئەو ڕێکخراوە بگەیەنێت بە ئێوە و حکومەکەش بۆ ئێوە جێبهێڵێت. ماسۆنیەت فریماسۆنی بزوتنەوەیەکی ڕێکخراوی تۆکمەیە و لەژێر دروشمی یەکسانی و برایەتی جیهانیدا دامەزراوە. باپێی سەرچاوەکانی پەرتووکی پیرۆزی جووەکان تەورات فکری ڕێکخراوەکە دەگەڕێتەوە بۆ دروستبوونی یەکەم مرۆڤ. وشەی فریماسۆنی بەواتای بیناسازی ئازاد، بڕوابوون بە بیناسازی مەزن یان گەورە، ئەو ڕخنانە بەتاڵ دەکاتەوە کە دەڵێت ماسۆنیەکان دژی ئاینن چونکە ئەوان باوەڕیان بە خودا وەک ئەندازیاری مەزن هەیە و دواتر پریشکی ئەو ئەندازیارە دێت بۆ حیرام ئەبیف کە ئەندازیار و بیناسازێکی فینیقی بوو. لاپەرتووکی پیرۆزی جووەکان داهاتووە کە دەچێت بۆ لای پێغەمبەر سولەیمان تا پەیکەرێکی لەسەر خواستی خۆی بۆ دروست بکات، ئەمە بە پێی لێکدانەوەکانی تەورات. بەڵام زۆرێک لە توێژەران سەرەتاکەی دەگەڕێننەوە بۆ ساڵی 43 زاینی وەک پەرچەکردارێک دژ بەو جیاکاریەی لە ئاینی مەسیحیەت پەیڕەو دەکرا. کۆمەڵەکە ساڵی 1970 بوو بە ڕێکخراوێکی جیهانی گەورە. ساڵی 1970 گەیشتە فەڕەنسا و ئیسپانیا و لەوێوە زیاتر تەشەنەی سەر. ساڵی 1929 گەیشتە وڵاتی هیند، ئیتالیا، پۆڵەندا و سوید. ساڵی 1933 گەیشتە ئەمریکا، لە ئێستادا زۆرترین ئەندامی لەو وڵاتەدا هەیە، بە نزیکەی 7 ملیۆن کەس دەبێت. دووەمین وڵات لە ڕووی ئەندامانی ئەو ڕێکخراوە بەریتانیایە. لۆگۆی سەرەکی ماسۆنیەت پێک دێت لە پرگالێک لە ئاراستەی سەرەوە بۆ خوارەوە، لە ژێریەوە ڕاستەیەکی هەندەسی لە گۆشەکانی دەرچووە. ناوەڕاستەکەی PTG ئینگلیزیە، ئەمە وەک کورتکراوەی ناوی خوددا پێناسە دەکەن. هەندێکی تر دەیگەڕێنەوە بۆ ناوی ئینگلیزی هەندەسە. هەیکەلێتی هێماکە هەندێک لە شارەزایان دەیگەڕێنەوە بۆ ئەستێرە بەهۆی دەرچوونی هەردوو گۆشەی ڕاستەکە، ئەمەش وەک هێمایەک بۆ ئەستێرەکەی داود پێغەمبەر. ئاست و پلان لە ڕێکخراوەکەدا. یەکەم ماسۆنی پاشایی پلەیەکی بەرزی ناو ڕێکخراوەکەیە، کەسەکە تەواوی بەرنامەی ڕێکخراوەکە لە خۆیدا بەرجەستە دەکات. دووەم ماسۆنی گەردوونی کارەکانی نهێنی و شاراوەن، ئەندامانی ئەو بەشە پێک دێت لە بەڕێوەبەری مەحفەلەکان. ناوەندەکانی ئیشکردنیان لە وڵاتان ناسراوە بە مەحفەل. ماسۆنی 33 پلەیە، کۆتاپلە وەک مامۆستای مەزن ناوی دەهێنرێت. هێمای چاو لە ئاینەکاندا. سەرجەم ئاینەکان چاو وەک هێمایەکی پیرۆزی خوداوەندی پێناسە دەکەن و لە سەرجەم ئاینەکاندا زۆرترین قسە لەسەر چاو زمان دەکرێت. ئەو چاوی لە لای ماسۆنیەت بەکاردێت لە ئیسلامدا وەک چاوی دەجال دەناسێنرێت. لە کاتێکدا ئەمە گرێدراوی دەجال نییە، بەڵکو هەمان چاو لە چوارچێوەی ئیسلام بۆ مەبەستی چاوەزار بەکاردێنرێت. لە شارستانیەتە کۆنەکان چاو وەک خوداوەند لێی ڕوانراوە. مەرجەکانی بوون بە ئەندام لەو ڕێکخراوە. I, David Gray, in the presence of Almighty God and in the body of this Grand Lodge, do solemnly promise that I will faithfully, zealously and impartially هەموو ئەندامێکی تازە لەلایەن بەڕێوەبەری مەحفەلەکانەوە دەبێت کە بەشێکن لە بازنەی ماسۆنیەتی گەردوونی. ئەندام دەبێت 18 ساڵی تەواو کردبێت. لە سەرەتادا ڕێکخراوەکە هیچ ئەندامێکی مێینەی وەرنەگرتووە و هەموو ئەندامەکانی نێرینە بوون، با پاساویەوەی ژنان وەک پیاوان توانای پاراستنی نێنیان نییە. بەڵام دواتر لە زۆر وڵات ئەندامانی مێینە وەرگیران. ئەندام پێویستە لە ڕووی جەستەیی و عەقلیەوە تەواو بێت بۆ ڕاپەڕاندنی کارەکان. هیچ ئەندامێک تا باوەڕبوونی تەواوی بە دەستور و پەیڕەوی ڕێکخراوەکە نەبێت ئەرکی پێ نادرێت و دەبێت پابەندی تەواوی هەبێت. ئەندام دەبێت باوەڕی بە ئەندازیاری مەزن هەبێت، واتە باوەڕی بە خودا هەبێت. ڕێکخراوەکە لە ئێستادا و بە شێوەیەکی فەرمی لە 52 وڵات ناوەندی هەیە. ڕێکخراوەکە لە دیدگای ئاینەکان
یەکەم ئیسلام با گروپێکی نێنی جوولەکەی ترسناکی دادەنێت و بەو چاوە سەیری دەکەن کە هەر لە سەرەتاوە بۆ دژایەتی ئاینەکان دروست بووە بە تایبەت دژی ئیسلام. دروشمی سەرەکی ڕێکخراوەکەش بە ناوی برایەتی و یەکسانی جیهانی ڕەت دەکەنەوە. دووەم مەسیحیەکان مەزهەبی کاتۆلیک با گروپێکی جیاواز و لادەر لە باوەڕی ئەوان لێی دەڕوانن و سەرجەم کارەکانیان بە ناڕەوا دەزانن. بەپێی ڕای شارەزایان و هزرمەندانی ئاینی و فکری ماسۆنیەت لە ماوەی چەندان ساڵی ڕابردوودا بۆتە نیعمەتێک بۆ پەیڕەوانی ئاینی پەرگیر و سونەتی و لەلایەکی تر سیاسەکان، ئەویش بە دوو فاکتەری سەرەکی. یەکەم زۆرێک لە کەسایەتی ئاینەکان لە ئیسلام و مەسیحی بێتوانایی و شکستەکانی خۆیان بە ماسۆنیەتدا دەپۆشن و هەموو هەوڵێک بۆ گۆڕانکاریەکی ڕیشەیی دەبەستنەوە بە فکری ماسۆنی و بەو پاساوە خۆیانی لێ ڕزگار دەکەن. دووەم سیاسەکان لە ئێستادا هەر هەوڵێک هەبێت بۆ ناڕزایەتی دەربڕین بەرامبەر خراپ ئیدارەدانی وڵاتەکانیان بەدەستی جوولەکە و ماسۆنیەتی دادەنە قەڵەم، لە کاتێکدا ماسۆنیەت ڕێکخراوێکە وەک خۆی ئەو ڕێکخراوە جیهانیانەی تر، بەڵام لە کۆمەڵگە ئاینیەکاندا کراوە بە فۆبیایەک و زۆر جار کردویانە تەعەلەق و زۆربەی شکستەکانی خۆیانی پێ هەڵدەواسن. پرسیاری جەوهەری لێرەیە ڕێکخراوێک نهێنی بوونەکەی لەکوێدایە کە تەواوی زانیاریەکانی بەردەستن. وەڵامەکەی با بڕوای شارەزایانی فکری مخابەراتی بڵاوکردنەوەی ئەو زانیاریانە جۆرێکە لە مانۆری هەواڵگری و لە قازانجی ئەوان دەشکێتەوە.